الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان دارانو خواناساني زور بريس لو تاري رابردودا باسی کارەساتی لافاوەکەی چەمچەماڵ و تەکیە و شۆڕش و پیرەمەگرون و بازیان و کەلارمان کرد. باسکردنەکە مەبەستمانە بۆ دین و بۆ ژیانمان سوودی لێوەربگرین. ئەم ڕووداوانە هەروە بە ئاسانی بەسەرماندا تێنەپەڕن. لە هەموو کارەساتێکە خۆی گەورە وڵاتمان پارێزێ، کوردستانمان پارێزێ، هەموو گەلان و وڵاتانی دنیاش پارێزێ. لە هەر کارەساتێکی ئاگرکەوتنەوەدا، لافاودا، بوومەلەرزەدا، ڕێگاوباندا، تێداچوونی خەڵکدا هیچ کەسێک نییە بەرپرسیار نەبێ. ئێمە زۆر جار دەڵێن بەس ئەوانەی بەرپرسیارەتی و مەسئولیەتیان هەیە. نەخێر، لە کاتی بیستنی ڕووداوەکەدا تۆ بەرپرسیارەتیت دەکەوێتە سەرشان. یەکەم ئەوانەی پێگە و پلەیان هەیە. دەبێ هەڵوێستیان مەردانەتر بێ، جوان مێرانەتر بێ و خەڵک زیاتر چاوی لەوانە کە شتیان بەدەستە، نابێ کەم تەرخەم و بێخەم بن. دووەمیان ئەوانەی کەوا پارەیان هەیە، ئەوانەی کەوا پارەدارن ئەبێ هەڵوێستیان هەبێ. ئەو کەسانە چاوەڕێی تۆن کە خۆی گەورە زیاتری بە تۆ بەخشیەوە وەکو تاقیکردنەوەیەک، ئەبێ هەستی بەرپرسیارەتیت هەبێ. سێیەم ئەوانەی دەستگای ڕاگەیاندنن. ڕاگەیاندن کاریگەریەکی زۆر کاریگەری هەیە بە ئەندازەی پێویست و بە ڕەچاوکردنی باری دەرونی خەڵک لە هاندانی خەڵک بۆ کاری خێرخوازی. بەڵام ئامانجی ئەو دەستگا ڕاگەیاندنە کە سەر بە هەر لایەنێکە تەنها فی سەبیلی الله بێ، پاداشتی خۆی لەخوا بێ، کاری خێر ئەبێ بۆ خالق بۆ ئەڵڵا بێ، بڵێ خوایە لەبەر خاتری تۆ ئەم کارە بانگەوازی و کۆمەک کۆکردنەوە دەکەم. هەروەها تەنها بۆ خزمەتی خەڵک بێ، نەک خوا نەخواستە دوول لە هەموو لایەنێکی ڕاگەیاندکار لە پشتەوە ئامانج خزمەت بە حیزبێک بێ، بە لایەنێک بێ، بە شەخصێک بێ. چوارەم تۆ هیچت لەدەست نەهات، نە پێگە و پلە و مەسئولیەتت لەبەردەستایە، نە ئیمزا و مۆرێکت هەیە، نە بە تەلەفۆنێکی تۆ کارچاک دەبێ، نە بودجێ وڵاتەکە لەبەردەستی تۆدایە، و نەوەکو خۆشت پارەداری، هەر ئەوەیە ڕۆژانە کە دەژی یان قەرزاری و هیچ دەستگایەکی ڕاگەیاندنن نییە، تەنانەت فەیسبووکێکی تایبەتی خۆتن نییە کەوا هانی خەڵکی بدەی بە وشەیەک بێ بۆ چاکە. ئالەم کاتەدا تۆ بەرپرسیارەتی لەسەر لا ناچێ. بەرپرسیارەتی تۆ کە هیچ لە دەستانیە بریتیە لەوەی کە بە دڵ خەمبار بی، لەگەڵ چاو بە فرمێسکەکاندا چاو بە فرمێسک بی، لەگەڵ دڵ بە خەمەکاندا دڵ بە خەم بی، و پاشانیش دوعای خێر بکەیت، بەردەوام دەستەکانت بەرز بکەیتەوە، لە پەروەردگاری جیهانیان پاڕێتەوە کە خوا دەرگای ڕەحمەت بکاتەوە. ئەم ئیسلامە گەورەی ئێمە کە فێری کردین لە ڕوودانی هەر کارەساتێک و ناڕەحەتیەکدا کە بەسەر ئەم خەڵکە هاودین و هاوژینەماندادێ، ئەم ئیسلامە گەورەش فێری کردین کە کارەسات نەمان ڕوخێنێ، کە کارەسات بەهێزمان بکە. بەخوا پەروەردەیەکی گەورەیە ئەم ئیسلامە. بەردەوام ئیسلام کار لەسەر ئەوە دەکا کارەسات نەمان ڕوخێنێ، کارەسات بەهێزمان بکە. بەواتایەکی ترکە ناونیشانی ئەم وتارەیە زەحمەت بکەین بە ڕەحمەت. پەروەردگار لە سوورەتی ئەنیسا ئاەتی 19دا دەفەرمێ فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. لەگەورەترین ناڕەحەتی کە ئاژاوی نێوان ژن و مێردە و تەبیعەت جیاوازیە و دان و نەکوڵانە بەیەکەوە، پەروەردگار دەفەرمێ هێندە دڵ ناڕەحەت مەبە، دنیا لەبەر چاوت تاریک نەبێ. جا ئەوە لە هەمووان گەورەترە. دواتر بۆ دەرەوەی ماڵەکەی خۆت هەر ناڕەحەتیەکت بینی، هەر زەحمەتێکت بینی، دەفەرمێ فعسى أن تكرهوا شيئا، لەوە ئەچێت تۆ شتەکەت زۆر لە دڵ گران بێ، ويجعل الله فيه خيرا كثيرا. بەڵام الله سبحانه وتعالى بحكمتي خوي
چەندەها خێری لە پشتی ئەوە وەداناوێ. جا شتێک خوا بفەرمێ کەسیڕەن زۆرە یعنی هەر بێ سنوورە. مەردی دەوێت لەو ڕەحمەتە فریاکەوێ و بەشەکەی خۆی هەڵگرێ. یعنی هەر کارە ساتێکت بینی، هەر زەحمەتیەکت بینی، ڕەشبین مەبە بە ژیان، مەڕوخێ، بەهێز بە بە ئیزنی خوای پەروەردگار چەندەها ڕەحمەتی زۆری بەدواوەیە. لەو ڕەحمەتانەی کەوا لە لافاوەکەی چەمچەماڵ و ئەو کارە ساتەی کە لە ڕۆژانی ڕابردوودا لە 2 هەفتەی ڕابردوودا ڕوویاندا، ئەم چەند ڕەحمەتە لەو زەحمەتانە وەردەگرین. یەکەم ئەو کارە ساتە، ئەو لافاوە، ئەو ماڵ پڕبوون لە ئاوە، ئەو بازاڕ و دوکان تێکچوون و زەرە لە مادیەک گەورە بێ سنوورە، دراوسێتی و خزمایەتی و هاوسۆزی کوردانی بۆ یەکتر دەمەزەرد کردەوە، دەمەزەردی کردەوە. ئەها چۆن چەخۆیەک ئامێرێک دەمەکەی کول دەبێ، دێنن ڕەندەیەکی لێدەن، هەسانێکی لێدەن، ڵەن دەمەزەرد بۆەوە، ئێستا مو دەکە ئەوەندە تیژ بۆەوە. زۆر دراوسێ لەگەڵ دراوسیەکەیدا لەوە ئەچێ بەهۆی مەشغوڵیەتی ئەم ژیانە و جەنجاڵەوە ساڵانێک بێت تەواو پەیوەندەکەیان سارد بوو بێ. بینیمان لەو شار و شارۆچکانە ماڵە دراوسێ ماڵەکەی تەنیشتی ڕزگار کردووە، 2 ماڵ لەو لاتر منداڵەکانی بردۆ لەگەڵ منداڵەکانی خۆیدا خوشک و برایانەدایان خەوێنێ. دراوسێتی دەمەزەر کردەوە، خزمایەتی دەمەزەر کردەوە. ئەو ماڵی خەزووری، ئەو ماڵی براکەی، ئەو دەیگوت لە ماڵی دایکمم، ئەو دەیگوت لە ماڵی خوشکەکەمم، ئەو خزمایەتی کە سارد و سڕی تێکەوت بوو دەمەزەرد بۆەوە بەڕاستی بەم کارە ساتە. لەو زەحمەتەدا ئەم ڕەحمەتەمان بینی. ئەو کوردایەتیە، هاوسۆزی کوردایەتی لە زاخۆوە حتا خانەقین هیچ کەسێک نەمابوو هاوسۆز نەبێ بۆ لێ قەوماوانە. هاوسۆزیەکەمانی دەمەزەر کردەوە. خۆبینیمان لە مناڵێکەوە بۆ گەورە، لە هەژارێکەوە بۆ سەرمادارێک هەمووی دەیبەخشی. مناڵ ئەخ مناڵ داخیلەکەی زۆر خۆش دەوێت. ئەو دەخیلەی کە دایناوە، ئەو دەخیلەیە 250 تێکردووە، 1000 تێکردووە، جەژنانەکەی تێکردووە، مامێک خاڵێک خۆشەویستێک ئازیزێک میوانێک شتێکی داوەتێ نەی خواردووە. مناڵ زۆر حەزی لێیە ئەو هەموو پێداویستیانی ژیانی هەیە کە لەبەر چاوێتی و حەزی بۆی دەچێ، لە دەمی خۆی گرتوتەوە، نەفسی مناڵی خۆی کوشتووە، خستوێتە دەخیلەکەوە کە لە 2 ڕۆژە زۆر بێ و لێی سوودمەند بێ. ئەوە خۆشەویستترینە بڕواتان هەبێ پارەی ئەو داخلەیە، ئەو داخلە بچووکەی کە ئەو منداڵە دابینی کردو چەند ساڵێکە کۆی دەکاتەوە لە سەروەتی گەورەترین سەرمایەدار کە بە ملیاری بەخشیوە گەورەترە. چونکە ئەوە هەموو سەرمایەکەیەتی. سەرمایەداری وامان هەبووە 1 ملیاری بەخشیوە، هەمانە 100 ملیۆنی بەخشیوە و یەک کەسیش ناوی نازانێ. بەخوا هەیە 100 ملیۆن دیناری بەخشیوە، یەک تاکە کەسێک ناوی نەبیستووە، لەسەر هیچ ئیعلام و فەیسبووکێکە ناوی بەیان نەکراوە، توێتی خوا بەس لەبەر تۆ. واللهی ئەوەی کە 100 ملیۆنی بەخشیوە بەلانی کەمەوە 1000 ملیۆنی هەیە. ئەوەی کەوا ملیارێکی بەخشیوە سپاس بۆ خوا 1000 ئەوەندەیەتێ لەوانەیە 500 ملیاری هەبێ، بە تریلیۆن هەیبێ. بەڵام ئەم منداڵە کە ئەم داخیلەی بەخشیوە، ئەم دەخیلەیە هەموو سەروەت و سامانەکەیەتی کوڕە زۆر گەورەیە. کەچی ئەو مناڵە دەخیلەکەی خۆی، بووکەڵەکەی خۆی، پاسکیلەکەی خۆی کە گەورەترین ئۆتۆمبیلی گرانبەهایە لە لای بینیمان دەیهێنا دەیخستە سەر ئەو کۆمەکانەوە دەی بیبەن بۆ ئەوانە. سەرمایەدارەکە بە ملیاری دەبەخشی، بە ملیۆنی دەبەخشی، هەژارەکە 2 بەتانی بە خۆدانە دراوی بۆ میواندانا بوو لە ماڵەوە دەهات بەتانی تازەکانی دێنا دەیگو بەڵکو 2 کەس پێی گەرم بێتەوە. کەس نەیوت چێت چ لایەنێکە چ ڕەنگێکە خەڵکی کام شار و دەڤەرە، ئەمانە هەمووی سڕدرانەوە. بۆیە ڕەحمەتی یەکەم لە لافاوەکەدا لەو زەحمەتەدا دووبارەی دەکەمەوە دراوسێتی و خزمایەتی و هاوسۆزی کوردانی بۆ یەکتر دەمەزەر کردەوە. ئەو ملیارەها دینار و هەزاران تەن خواردن و خۆراک و پۆشاک و کەلوپەلی ناوماڵە مژدەیدا بەگەلی کوردمان، مژدەی داینێ دووشتمان الحەمدولله تا ئێستا سەلامەتە و دەستی پێوە بگرین. یەکەم سوپاس بۆخوا دینمان سەلامەتە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بینی ئەشعەریەکان
هۆزێکن قەومێکن بەرەبابێکن تایفەیەکن لە کاتی زەحمەتی و لە کاتی کارەسات و لە کاتی برسێتیدا کە گرانی ڕووی تێدەکردن برسێتی ڕووی تێدەکردن کارەسات ڕووی تێدەکردن لە ناو خزمانی خۆیاندا لە ناو قەوم و هۆزی خۆیاندا دەهاتن هەیانە دەوڵەمەند بوو زۆر دەوڵەمەند بوو هەشبوو هیچی نەبوو هەبوو ناوەند بوو دەهاتن دەفەرمێ جەمعوا ما كان عندهم في ثوب واحد هەرچی هەیان بوو لەسەر یەک شوێن ڕایان دەخست شوێن خەرمانێک خێمەیەک چادرێکیان دادەنا تۆ ئاردت هەیە تۆ نۆکت هەیە تۆ نیسکت هەیە تۆ خولمات هەیە هەر یەکە لەسەر کۆمەڵێک هەبوو 10 کیلۆی هەبوو 1 کیلۆی هەبوو مشتێکی هەبوو فەردەیەکی هەبوو نانەگوتی تۆ ئەوەندەیە هەرچی هەتە لە ماڵەکە بێنە لەبی کە سەر ئەو مەڵۆیە ئەو شوێنە تۆ جلوبەرگێکت هەیە ئەو 10 جلوبەرگی قەت کراوی هەیە ئەو بەتانی و لێفەیەکی هەیە ئەو 10 بەتانی و لێفەی هەیە هەموویان دێنا بەیەک لە شوێنەکە دایاندەنا ثم اختصموه بينهم في إناء واحد بالسوية پاشان یەکێک بە هاوکاری چەند کەنجێک لە ژیر و داناکان و ڕیشسپی و پیاماقوڵانیان خواردنەکەی بە قاپێک تەوزیع دەکرد ئەیوت بۆ نمونە لەم ئاردە هەر ئەندامێکی خێزان هەر نەفەرێک 2 کوپی بدەنێ لەم نیسکە کوپێکی بدەنێ بالسەویە تەماشای ئەوە نەدەکرا ئاخر ئەم بە فەردە هێناوێتی ئێستا بە کوب دەیباتەوە ئەمیش هیچی نەبوو ئێستا بە نیو فەردە دەیباتەوە بالسەویە بە یەکسانی بەسەر خوانیاندا دابەش دەکرد پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم کارەی زۆر بەلاوە پەسند بوو ئەمە خزمایەتیە ئەوە هاوسۆزیە ئەوە قەومایەتیە ئەوە هاوزمانی و هاونیشتیمان بوونی یەکترە فەرمووی فهم مني وأنا منهم أو من لوانم أوان لمنن وأنا منهم ومنج لوانم آي لو شرف قورا آي لو رياض قورا بيغمبر صلى الله عليه وسلم فرمي تو خزمي مني تو كسي مني تو قومي مني تو خوشويستي مني هروها منج كسي توم منج لريزي ايوم منج لطائفي ايوم منج لخوشويستاني ايوم إن شاء الله بإذن خواهي پروردگار ئەم بەخشندەیە کە گەلی کوردی مسلمان کردی لەو کارەساتەدا مژدەی پێغەمبەرمان پێدەدا صلی الله عليه وسلم فەرمێ ئەی کوردانی دڵسۆزی هاو خەم و هاوسۆزی یەکتر من ئێوەم خۆش دەوێ من لە ئێوەش لە منن دووەم شت سوپاس بۆ ئەڵڵاه دەری خز ویژدانمان زندووە إذا أحسست بوجعك وحاجتك فأنت حي هەر کات هەستت کرد بە ئازاری خۆت بە پێداویستیەکانی خۆت ئەوە تۆ زیندووی یعنی ئازارت هەبوو هەستت بە خۆت کرد ئەوە نیشانەیە جەستە نەمردووە چونکە پەنا بەخوا هەیە دەرکەپەتکی پچراوە ئەو قاچانەی ئاوە مشاد دەبڕنەوە عەمەلیاتی دەکەن هەست بە هیچ ناکە ئەوە زیندوێتی تێدا نەماوە هەر وەختێ هەستت بە ئازار کرد لە لەشی خۆتدا هەستت بە پێداویستیەکانی ماڵی خۆت کرد ئەوە تۆ زیندووی ئەوە تۆ نەمردووی بەڵام وإذا أحسست بأوجاع الناس وحوائجهم فأنت إنسان هەر وەختێک هەستت بە ئازاری خەڵکانی تر کرد بە پێداویستی خاوەن پێداویستیەکانی تر کرد فأنت إنسان ئەو کاتە تۆ مرۆڤی ئەو کاتە تۆ مرۆڤێکی ڕاستەقینەی ئەگەر چاوت بە نەخۆشێکی هەژار کەوت هەم جەستەی ئازارەکە تینی بۆ هێناوە هەم دەرمانەکانی پێ ناکردرێ نەشتەرگەریەکەی پێ ناکردرێ جەستەی ئازاراوی لەگەڵ ناخی پڕ لە کوڵی ئەو فرمێسکە گەرمانە دێنێتە خوارەوە فرمێسک وەکو تاوی باران و کاتی لافاوەکە دەبارێ منداڵێکی نازداری بێ باوکت بینی هەم بێ باوکە هەم بێ خانووە هەم بێ موچەیە هەم بێ ماڵە سەری بێنازی خستوەتە سەر شانی دایکی ئەو کچ و کوڕانە مێر منداڵن لەگەڵ دایکیانە دەست دەکەن بە گریان لەبەر چاوی ئەو شاشەیەدا ئالەو کاتەدا کە ئەو دیمەنە دبینی کە ئاوارەیەکت بینی لە ماڵ و حاڵی خۆی دەربەدەر بووە پەنا بەخوا بەهۆی جەنگەوە بەهۆی بوومەلەرزەوە بەهۆی لافاوەوە منداڵەکانی لە ماڵانی خەڵک دەخەون چاوەڕێی خێرەومەندێکە دەستگایەکە شتێکی پێبەخشێ لەو کاتەدا دانەچڵەکای دەروونت خەمبار نەبوو چاوەکانی تۆش فرمێسکی نەڕشت ففي صدرك حجر لا قلب دڵنیا بە ئەمەی لێرەتایە بەردێکی ڕقە
نەک دڵێکی میهرەبانی زیندوی خاوەن ویژدان. الحەمدولله باوەڕ ناکەم کوردێک هەبوو بێ بەم کارە ساتەدا نەچڵەکا بێ مچورکە بەلەشیانە هات بێ دەستی بە گیرفان و ماڵی خۆیدا نەکرد بێ و شتێکی نەبەخشی بێ. الحەمدولله موژدەی ئەوەی داینێ کوردان ئێمە هێشتا ویژدانمان زیندووە. ئەوەی لە سینەماندایە بەرد نییە، ئەوە دڵە. دەرسی دووەم کە زەحمەتەکانی بۆ کردین بە ڕەحمەت ئەوەیە ئەگەر حکومەت بەڕاستی حکومەت بێ دەبێ بودجەی بۆ کارەسات هەبێ. ئەبێ بەڕاستی لەمەوە دەرسێکی گەورە وەرگێ هەرچەند بەداخەوە حکومەت موچەکەشی پێ نادرێ، بەڵام ئەگە حکومەتێک حکومەت بێ باوکی میلەت بێ هەڵبژێردراوی ڕاستەقینەی میلەت بێ بەرهەمی خوێنی شەهید و ئەنفال و چاو بە فرمێسکان و دایکانی ڕەشپۆش بێ دەستگیرانانێک بێ دوای شەهیدبوونی مێردەکەی هێشتا بە تەنها دانیشتووە. ئەگەر حکومەتێک بەڕاستی حکومەت بێ و بەرهەمی خوێنی خەڵک بێ بەرهەمی ڕەنج و خەباتی میلەتێکی مەزڵوم بێ بەڕاستی دەبێ بودجەی هەبێ. بەڕاستی لە کاتی ئەم کارە ساتانەدا پەنا بەخوا لافاو بوو، ئاگرکەوتنەوە بوو، وێرانبوونی ماڵێک بوو، ڕووداوێک بوو، بوومەلەرزەیەک بوو. ئەبێ ئەم حکومەتە بودجەیەکی تەرخانکراوی هەبێ خێرا فریای ئەو خەڵکەکەوێ، نابێ بێڵە شکۆی مرۆڤ بشکێ. کاکە وەڵڵاهی زۆر زەحمەتە، نازانم دەستگاکانی مافی مرۆڤ لەکوێن، زۆر زەحمەتە باوکێک لەبەر چاوی ژن و منداڵەکەیدا کە سەیری بێوەزعی خۆی دەستی بەتاڵی بێکاری گیرفانی بەتاڵی بێپارەی قەرزاری بازاڕی ماڵی تەڕبووی کرێچی بێحاڵ لەم سەر زەویەدا خاوەنی بستێ زەوی نەبی ماڵەکەتی لەسەر بنیاد بنەی تۆ حەد بە کرێچێتی و ماڵ بە کۆڵەوە بێ سیرەکەی چۆن ئەو دەروونە دەکوڵێ و ناچارە ئەو پیاوە پڕ لە شەهامەتە کە سڵ لە فیشەک ناکاتەوە و خەباتی بۆ ئەم وڵاتە کردووە فرمێسک بە چاویا دێتە خوارەوە. ئەزانی قورسترین کارەساتە لەبەر چای ژن و منداڵەکەتدا لەبەر نەبوونی بگری شکۆت دێتە خوارەوە. کاکە ئەبێ حکومەت ئەگەر باوکی ڕاستەقینەی میلەتەوە هەڵبژێردراوی میلەتە بەردەوام بودجەیەکی تایبەتی بۆ هەموو شارۆچکەیەک و شارێک و پارێزگایەکی تایبەت هەبێ لە کاتی کارەساتە لە بەرهەمی ئەو خەڵکە فریای ئەو خەڵکەکەوێ. ئەوانە هێڵی بێت لەسەر شاشە و پیاوێکی بە شەهامەت و پیاوانە دایکێکی میهرەبان لەبەر چاوی منداڵەکانی بگریا و منداڵەکانیش بۆ دایک و باوکیان بگرین. واللهی ئەمە زۆر زەحمەتە، با بەسەرمان هاتیە نەپەڕێ، با ئەم زەحمەتە بکەین بە ڕەحمەت ئەگە حکومەت هەیە. سێم لافاوەکە تێگەیاندین، ئەم لافاوە خواکرد نەبوو، مرۆڤ کرد بوو. بەرهەمی دەستی مرۆڤی بێویژدان بەرژەوەندی خواست کەم تەرخەم نەزان بوو. کاربەدەستانێکی کورسیگری موچەکوش کە بەس بە دەوری کورسیا دێن و دەخولێنەوە کەم تەرخەم ئەوە ئاماژە دەدرا لەلایەن کەژناسیەوە لەلایەن پێشبینیەکانەوە کە لافاو بەڕێوەیە. ئەم هەر چاوەڕێ بوو دێک و کوڕە وشکە ساڵی دەبێ خۆ بە خۆی گرفتیەکی نییە، نەجووتیارە نەمەڕدارە نەئاژەڵدارە پارەی بەلاش لەبەر دەستایە خواخواتی هەر نەبارێ. نەزانی کاکە تۆ وەڵڵاهی ماڵت لە شیوا بێ چەڵگەی پەلەوەریت لە ناو شیوا بێ دەواجنەکە لە ناو شیوا بێ باخەکە لە ناو شی و دۆڵێکا بێ یەقینت هەبێ وەڵڵاهی لافاو دەدبا. بەڵام تۆ چاوەڕێی بەس وشکە ساڵی بێ یەک دوو ساڵێکە باران وەک پێویست نەباریوە ماوەی 45 دقە لەسەر یەک باران بارێ ئەم شیوە کاتی خۆی خوا بۆ ئاو دروستی کردو نەک بۆ ماڵ. پەروەردگار چۆن بە ئاگامان دێنێتەوە ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها سورة الأعراف آية 56. ئەی خەڵکینە نەکەن ئەم زەویە خوا بە ڕێک و پێچی دروستی کردووە تو خوا بە دەستی خۆتان تێکی مەدەن لە خۆتان. یعنی چی؟ یعنی خوای پەروەردگار شاخی دروست کردو ئەبێ شاخ هەر شاخ بێ. ئێستا خەریکە دەستکاری شاخەکانیش دەکەین سێ چوار بەرپرسی گەندەڵ سەر بە یەکەوە دەنێن و بیل لەوە دەکەنەوە بۆ شۆفڵ لەم شاخە نەدەین و جادە بەرینە سەر شاخەکە نابێ ئەو شاخە شۆفڵی لێ بدرێ. تۆ بۆ خەڵکن نییە دەتەوێت دوای پرۆژەی گەشتیاری بە تەنیا بۆ خۆت لێ سوودمەند بی. ئەو شاخە دەبێەوە خۆی بمێنێتەوە. ئەم شاخە کە مایەوەکو خۆی ئەو بەفرە دەمێنێتەوە تێدا بەفرەکە هەڵدەمژێ ئەو کە هەڵی مژی تیا توایەوە ئەبێتە ئاوی ژێرزەوی لە کانی و سەرچاوەکانەوە دێتە دەرەوە. ئەوە تا ئێمە لە سلێمانی بە چاوی خۆمان دەبینین
ئەو شاخە نازدارانە هەڵدەکۆڵدرێ دەکرێت بە پرۆژەی نیشتە جێبوون. چەند خەڵکی دڵسۆزی وەکو جەنابتان هاواری کرد، ناڵانی کرد، کوڕە بۆ خاتی خوا دەستکاری ئەو ژینگەیە مەکەن. ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها. ئەوەش کاندنی فەرمانی پەروەردگارە، نابێت شاخ دەستکاری بکرێ، ئەبێ ئەوە خۆی بمێنێتەوە، نابێت گرد دەستکاری بکرێ و بیڕوخێنی، چونکە لە خوار شاخەکەەوە دەبێت گردێک هەبێ، ئەو ئاوەی کە دێ خەسار نابێت گردەکە لە خۆی دەگرێ و دەیمژێ، نابێت شیوەکان پڕ بکرێنەوە. آخر ئەمە حیکمەتی خوای تێدایە کە بە پلە دێ، شاخێکمان هەیە، گردێکمان هەیە، گردۆلکەیەکی بچووکمان هەیە، شی و دۆڵێکمان هەیە. خوای گەورە چەند بە جوانی ئەم سەرزەوی دروست کردووە، یعنی هەر دیقەتی بدە پێش ئەوەی دەستکاری مرۆڤی تێدا بکرێ، ئەم ئاوەوردەوەردە کۆ دەبێتەوە، ئەوەی کەوا پێویست بێ زەوی مژیوێتی و دەیداتەوە کانی و ئاوەکان، ئەوەی کە زیاد بێ و فریای مژینی نەکەوێت نابێتە زەرت بۆ کەس، نە شێڵگەیەک وێران دەبوو، نەمە ڕووماڵاتێکی دەبرد، نەماڵی کەسی وێران دەکرد، بە شی و دۆڵەکەدا بۆ خۆی دەڕۆی زەویەکەشی پادەکردەوە هەموو ساڵێک. ئەگەر خەڵک پیسێکی تێت کردا ئەویشی لەگەڵ خۆیان دەبرد و دیمەنێکی جوانیشی هەبوو، دەیانگوت ئەو خڕە هەستاوە، ئەو شیوە یەک دنیا ئاوی پێدادێ، خەڵک دڵیشی پێخۆش بوو. بەڵام ئێستا تۆ شاخەکەت دەستکاری کردووە، ئەوەتانە ڕۆژ بە ڕۆژ ئاوەکەمان دەڕوا بە ناخی زەویدا، چونکە تۆ شاخەکانت هەموو کرد بە پرۆژە، بناری ئەو شاخە سیر کە چی لێ کراوە بە شوقە، ئەو پێگە دەشتە ئەو گردە لابراوە تەخت کراوە، ئەکرێ بە پرۆژی کاک فڵان کەس و دەستگای وەبەرهێنەر، دوای وڵا 100 ملیۆنیدا با بە 100 ملیۆنەکە مەدە و دەستکاری ژینگەکە مەکە، کە گردەکە نەما ئاوی شاخەکە دێن لە خۆی ناگرێ، دەڕواڕێک بۆ شیوەکە، شیوەکەشت پڕ کردوێتەوە، چەندەها شی و جاران هەموو لە مناڵیا بینیومانن. ئێستا سیرەکەی ئەو شوێنە شوقەیە، ئەو شوێنە ماڵە، ئەو شوێنە پرۆژەی نیستەجێبوونە. وەڵاهی زەمەنی هەشتاکان کە ئەو ڕژێمە ڕندەشتی بە ئەندازیاری بوو، زەوی تەوزیع کردەوە، ئەوەی لەسەر ئەو نەخشەیە دروست کرابێت تا ئێستا ماڵێک ئاوی تێنەچووە. بەڵام تۆ هەسێ 4 ساڵ لەسەر یەکۆکو پێویست نەباریوە شارەوانی چۆن لە ناو عینی شیوەکەدا دەڵێ ئاوەڕۆی سندوقیم بۆ کردووە، ئاوەڕۆی سندوقی ئەو ئاوە هەڵ ناگرێ، دوایی لە گەلی ماڵەکەیەوە لە شیرینی خەودا ئاو دێتە ژێریەوە. ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها. خوا زەویەکی بۆ نەخشە سازی کردوین، دەستکاری مرۆڤەتێکی دەدا. والله دەبێت ئەم لافاوانە بە ئاگامان بێنێتەوە، لێگەڕێ با شاخەکان وەکو خۆیان بن، با گردەکان وەکو خۆیان بن، با شی و دۆڵەکان وەکو خۆیان بن، بەڕێزان با 10 ڕۆژ لەسەر یەک باران بارێ بزانە لەم کوردستانەدا لافاو هەڵدەستێ یان نا. بۆیە ئەوە دەستکاری خۆمانە، ئەمە غەزەبی خوا نەبوو، ڕەحمەتی خوا بوو مرۆڤ کردی بە زەحمەت، بەڵام دەبێت ئەو زەحمەتە بە ئیزنی خوای پەروەردگار بە دڵسۆزی هەموو لایە بکەینەوە بە ڕەحمەت. خاڵی چوارەم و کۆتایی، ئایا ئێمە دەرسمان لەم ڕووداوە وەرگرت؟ نزیکی بە هەموو شوێنەکانەوە 3000 ماڵ و دوکان و پرۆژەی نیشتەجێبوون و شوێنی کارکردن و چێڵگەی پەلەوەری و ئاژەڵداری و خانووی پلاسیکی و شوێنی بەرهەمێنانی ژیانی خەڵک هەمووی وێران بوو. بەڕێزان، ئایا ئێمە دەرس لەوە وەردەگرین یان وەکو جاران چەند جاری کە بەسەرماندا دووبارە دەبێتەوە؟ ئایا بیرمان لەوە کردوێتەوە ئەو کەسانی کە ئەم وڵاتە بەڕێوە دەبن؟ کاکە خۆی ئێستا وتارەکەمان لە مزگەوتنەوە لە ماڵی خۆمانە، ئومێدەوارم هەموو پەیجێکەمە بڵاو بکاتەوە، بەڵکو بەرپرسێکی نابەرپرس بچێتە مێشتیەوە. ئەم هەموو پارەی کە کۆکرایەوە، با بەهێمنی قسە بکەین، ئەو هەموو پارەی کە کۆکراوەتەوە، ئەو زیانانەی کە تا ئێستا خەمڵێنراون ئەڵێن زیاتر لە 200 ملیۆن دۆلار زەرەر کەوتووە. 200 ملیۆن دۆلار. لەوانێ 100 ملیۆن دۆلاریش کۆکراوێتەوە بە خێرەومەندان و سەرمایەداران و هەژاران و فەقیران. باشە بەڕێزان، ئەو 200 ملیاری کە زەرەر کەوتووە، بەس بەو 200 ملیارە بەنداوێک دروست بکرایە بە چوادەوری چەمچەماڵە لەو شوێنانەی کە لافاوەکەی لێ هاتووە، توخوا ئەو کارە ساتە ڕووی دەدا نەخێر، نە ماڵی کەس تەڕ دەبوو، نە دوکانی کەس تەڕ دەبوو، نە کۆگای کەس تەڕ دەبوو، نە کەس بێ ماڵ و حاڵ دەبوو، نە کەس پارەی دەدا بە کەس، نە کەس فرمێسکی لەسەر تەلەڤیزۆن دەڕێشت، نە کەس لە دوای داخل بینینەکەی زۆر شەرتە. ئەو کاتە کابرا دڵی پڕە و چۆن فرمێسک بە ڕیشی سپیا دێتە خوارەوە، چۆن ئەم منداڵە دەگریا، چۆن ئەم ژنە دەکوڵێ لە ناخە. ئاخر کاکە دوای سار دەبێتەوە، ژیان هەروە نابێت، دەرگای ڕەحمەتی خوا فراوانە، بەئیزنی خوای گەورە دەکەوێتەوە فەرەحیەوە، بەڵام خۆ لەم سۆشیال میدیایە ناسڕێتەوە. بەیانی ئەزانی کە چوونە مەکتەب 10 منداڵ پێڵەن وڵاو وێنەکەی تۆم بینی چۆن دەگریای.
ئەم ژنە بڕواتان هەبێت ناتوانە بچێتەوە ناو خزم و کە سوکاری فەقیرە ئەڵێن ئەو خانووی کە بۆشتان کراوە بە فرمێسکی چاکت بۆ ڕشت ئەو پیاوە دەچێتەوە ناو مەجلیسی پیاوان کاکە هەموو خەڵک شەهامەتی هەیە کەرامەتی هەیە پیاوەتی هەیە عیزەتی هەیە لە دوایدا هەر بۆ خۆی سەیری خۆی دەکاتەوە باشە من بۆ ئاوا دەکوڵام بۆ ئاوا خەریک و خۆم ڕانەگرم ئاوا زەلیلی خۆم نیشاندا باشە ئەمانەش هیچی ڕووی نەدەدا بەو 200 ملیۆن دۆلارە باشترین بەنداومان دروست دەکرد بەڵام ئێمە پارەکەش بە فیڕۆ دەدەین ئێستا مانیعێکیش نییە جارش کە چەمچەماڵ پیرەمەگرون بازیان کەلار گەرمیان هەمان ڕووداوی لێ بەسەر بێتەوە بەنداوەکان زۆر گرنگن کاتی خۆی لە وڵاتی هیندستان کە ئینگلیزەکان داگیریان کردبوو کابراەک ئامر بەتالوێنی فەرماندەی سەربازی ئینگلیزەکان بووە لەگەڵ پیاوێکی بەڕێزی خانەدانی وەکو جەنابتاندا تێکەڵایی بۆ دروست دەبێت لە شارۆچکەیەکە لە شارەدەیەکە کە بنکەی سەربازی و ڕەبیەکەیان لەوێ دەبێت ئەمیش داوەتی کردو بۆ چاخواردنەوەیەک بۆ نانخواردنێک ماست و شیر و دۆیەکی بۆ نادون ئاشنایەتێکیان لەبەی نادروست دەبێت کابرا لەڕێی وەرگێڕەکەیەوە کە لەگەڵیان دەبێ و خەڵکی ئەو شوێنە دەبێ بە کابرای خانەخوێ بە کابرای ئاشنای هیندستانی دەڵێ ئێوە هەموو ساڵانە دەبینم لافاو لێتان دەدا شوێنەکەتان ئاوایە ئاوەکە کۆ دەبێتەوانێ و ماڵەکانتان شوێنیان خراپە و خان و دەڕوخێ مانگە ئاو دەیبا مەڕ دەیبا باشە بۆ ئەوا دەکەن وتی قوربان وەڵڵاهی چی بکەین دەیەکەمان گەورە بووە خەڵکەکە زۆر بووە فراوان بووین هەندێک ماڵ چوونە شیوەکە و ساڵانە لێمان دەدا و دەیبا وتی آخرەوە هەموو ساڵێ وتی وەڵڵا قوربان خۆمان ئامادە کردووە مەگە ساڵێک باران نەباریان وشکە ساڵی بێ هەموو ساڵێ ئەم کارە ساتەمان لێ ڕوو دەداتەوە کۆمەشی یەکتر دەکەین خانۆکە دروست دەکەینەوانە کەل و پەری بۆ دەبینەوە بە هیمەتی هەموو لایەک وتی جاومە ماڵ بە فیڕۆدانە وتی نانە ماڵ بە فیڕۆدان نییە ئەوە دەستی هاوکاریەوە بۆ لای خوا خێرە وتی وەڵڵاهی باوەڕ ناکەم خۆی گەورە کاری ئاوای پێخۆش بێ کابرای ئامر بەتالوێن ئینگلیز پێیوت وتی بۆ وتی ئەوە لە وڵاتی ئینگلیز بووە لە بەریتانیا بووە ئێمە یەک جار ئەو هەڵەیەمان بەسەرا تێدەپەڕی یەک جار ئەو کارە ساتە ڕووی تێدەکردین یەک جار خێرمان کۆ دەکردەوە وتی ئەی چیتان دەکرد وتی دەهاتین لە ڕێڕەوی ئاوەکەدا لە شوێوە کۆ دەبێتەوە بە نەخشەیەکی ئەندازیاری بەنداوێکمان دروست دەکرد ئەو کاتە ئەو پارەی کە لە کاولبوونی ئەم گوندەدا لە ساڵانێکە دووبارە دەبێتەوە بە بڕی هەمان پارە بەنداوێکمان دروست دەکرد ئەم بەنداوە زەحمەتی دەکرد بە ڕەحمەت ئەی کرد بە خێر و بەرەکەت ئەو جا هەر خواخوامان بوو باران ببارێ خواخوامان بوو لافاو بێ و ئاوەکەمان بۆ کۆبکاتەوە بەنداوەکە پڕکە ئەو کاتە بەنداوەکە یەکەم لە لافاو دەیپاراستین دووەمیان کارەبای لێبەرهەمدێنین دەیکەین بە وێزگەیەکی کارەبا و سنوورەکەی پێ ڕووناک دەکەینەوە سێم دەیکەین بە ناوچەیەکی گەشتیاری بە سەدان خێزان لەو شوێنەنان پەیدا دەکا ئەیکەین بە شوێنێکی کشتتوکاڵی هەر چوار دەورەی دەکرێت بە باخ و باخات و شوێنی کشتتوکاڵی و ماتۆڕی ئاوی تێدەکرێت ئەیکەین بە شوێنی ڕاوکردنی ماسی حکومت پەنجەماسی بچووکی تێدەکات دوای چەند ساڵێک بەدەیان خێزان ڕاوە ماسی لەم بەنداوەدا دەکەن لەم دەریاچەیەدا دەکەن ژیانیان لەسەری بەردەوام دەبێت لە کۆڵ حکومت و موچە دەبنەوە ئێمە یەک جار کارە سال لێمان دەدا جاری دووەم ناهێڵین دووبارە بێتەوە ئەو زەحمەتە دەکەین بە ڕەحمەتێک چەندەها بەرهەمی لێوەردەگرین واللهی وایە واللهی ئێمەش پاتی نایە ئەو 200 ملیۆن دۆلارەی کە لەو چەمچەماڵە زەرەت کەوت و عەرزم کردن بە دڵنیایی و باشترین بەنداوی پێ دروست دەکرا جا بزانت چ جوانێکی بۆ سنوورە دەبەخشی چ گەشتیاریەکی پێدەبەخشی چ ماسیەکی تیا پەروەردە دەکراوە دەبوو بە بژێوی بۆ ژیانی چەند خەڵک چەند کشت و کاڵ لەو عەرزەڕەخەی دەوروبەری چەمچەماڵا دەکرا و دەبوو بە باخ و باخات و ئاوەدانی بەڵام هەمووی کرا بە قوربانی خەڵکانێکی نەزان خەڵکانێکی بێمەسئولیەت خەڵکانێکی بێ پرۆژە بێ بەرنامە حکومەتێک کە بەس ڕۆژ بەڕێ دەکا نەک پرۆژەی درێژخایانی هەبێ بۆ چەند ساڵ حکومەتێک ئەڵێ کەپنەکی دوای باران کابرا جاران کەپنەکە بۆ کە بارانی دەگرتەوە هەم گەرمیشی دەبدا بە جەستەی مرۆڤ هەم بارانەکەش تۆ کە جەستت خوسا هەموو جلەکانی ژێرەوە تەڕبوو کەپنەکەکە لە بەریشکەی زیاتر سەرمات دەبێ سوودێکت پێ ناگەیەنێ ومێدەوارم ئینشاءالله ئەم لافاوی زەحمەتە بوو بێتە ڕەحمەت بۆ هەموو لایەکمان داواکارم لە خوای پەروەردگار یا الله یا ئەرحەم الراحمین بە ئاگامان بێنیتەوە یا ڕەبی خوای پەروەردگار تۆ ئەم زەویەت زۆر بە جوانی و بە نەخشەسازی پێشکەش کردوین
دەستی مرۆڤی نەگبەت و نەزان وازمان لێبێنێ بە جوانی لەم سەرزەوێدا ژیان بەسەر بەرین، بە ئیمانەوە لەسەر ئەم زەویە ژیان بەسەر بەرین، بە خواناسی و خواپەرستیەوە لەم چەند ساڵی سەرزەویدا بژین، بە ئیمان و خواناسیەوە بمرین و بە بەهەشتەکەت شاد بین. یا ربی خوای هەموو ئەوانەی گرفتان ڕزگاریان کەی، هەموو ئەوانەی لێ قەوماون قەرەبوویان بۆ بکەیتەوە، هەموو ئەوانەی حەقی دراوسێتی و خزمایەتی و هاوسۆزی نەتەوایەتیاندا یا ربی خوای پاداشتیان بدەیتەوە. برایەتی و خۆشەویستی لەناو ئەم گەلی کوردی موسڵمانەدا زیاد کەی. یا ربی خوای عەقڵ و ژیریەکمان پێ ببەخشی، بە تایبەتی ئەوانەی کار بەدەستی وڵاتن، ئەوانەی قسە بەدەستی وڵاتن، ئەوانەی ڕاوێژکاری وڵاتن. یا ربی خوای عەقڵ و ژیریەکمان پێ ببەخشی کە زەحمەتەکان بگۆڕین بە ڕەحمەت، دەرس لە ڕابردووی تنگانە و قەیراناویمان وەرگرین، ئاوەدانی ڕووبکاتە وڵاتمان. یا ربی خوای وڵاتمان ئاوەدان کەی، لە شەڕ و فیتنەی ناوخۆ و دەرەکی بە دوورمان کەی. یا ربی خوای لە هەموو نەخۆشیەک شیفامان بدەی. یا شافی یا ئەڵڵا شیفای نەخۆشەکانمان بدەی، دڵبەخەمەکانمان دڵخۆش کەی، گەنج و لاوەکانمان پارێزی، ماڵەکانمان بپارێزی. یا ربی خوای ماڵمان لە تەڕبوون، لە ئاوارەبوون، لە کاولبوون پارێزی. یا ربی خوای شوێنی کار و کەسابەتی هەموو موسڵمانان لە هەموو ئاگرێک، لە هەموو ئاوێک، لە هەموو لافاوێک، لە هەموو خراپەکارێک بپارێزی. بەرەکەت بخەیە ڕزق و ڕۆزی هەموو لایەکمانەوە، بەرەکەت بخەیە ڕزق و ڕۆزی ئەوانەی بە کەم و زۆر لە پێناوی تۆدا دەبەخشن و دڵی خەڵکی خۆش دەکەن. خوایە هەرکەس دڵی خەڵکی خۆش کرد یا ربی خوای دڵخۆشی کەی. آمین 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 والحمد لله رب العالمين.